لە ماوەی ڕابردووە تورکیا لە کۆمەڵێک چالاکی لە دەروی سنووری خۆی سەرکەوتنی بەدەستی ناوکەوەی کە لە ئەرمەنستان کردی و ئەوەی لە لیبیا کردوێتی تا ڕادەیەک لە ڕۆژاوا کردوێتی بە پێی وابوو لە هەر شوێنێک ئەگەر جوڵەیەکی سەربازی بکبێت سەرکەوتن بەدەستبێنێ هەر بۆ خەیاڵەشەوە مسن سەرۆکی تورکیا هەڕەشەکانی ڕاگەیانوتی لە چەند ڕۆژی لە میدیاکانوتی چەند ڕۆژی ئایندا هەواڵی خۆشتان پێ ڕاگەێنن دیارە مەبەستی لەم هێرشە بوو کە ئامانجێکی دیاریکراوی هەبوو و ئەمە بەرنامە ڕێژکراوە بوو و هەموو قۆت و توانا و سەلیقەی سەربازی تیا بەکار هاتبوو و هێز ئاسمانەکانیان و هێزە چاپۆک و بە زمانی خۆیان دەستکراوەکانیان بەکارهێنا بۆی کە لەمە سەرکەوتنی بەدەست بێن وەکەوەی کە بیکەنە سەرکەوتنێکتر و بیکەنە مژدەیەک وەکو کە خۆی وتی بۆ تورکیا بەڵام شکست خواردنی کۆمەڵێ ئەتوانم بڵێم کۆمەڵێک جانبی هەیە لایەنی هەیە کە ئەویژەوەیە کە تورکیا ماماکان ئەگەر لە هەندێک شوێنی کە سەرکەوتنی بەدەستێنابێ هەمیشە لەبەرە ڕووبوونەوەی گەریلا شکستی خواردووە و خەساراتی گەورەی یاوە و پێم وابێت تا ئێستا ڕەنگە بەشێک لە لایەنە سەربازیەکانی تورکیەکان قەناعەتیان لا دروست بوو بێ کە بەم شێوەیە بەم شەوەی تونند و توێژی و هێرشکردن سەرکەوتوو نابن و دوای کۆکردنەوەی زانیاری زۆر بەداخەوە لە باشوور زانیارەکانیان بەدەستگەیشت بوو دە دوای ئەوەی کە بەتاری جاسوسیکردن جاسوسێکی زۆر نەخشەی منتیقانیان هەمی خسبە ببن دەستی خۆیان پیان وا بوو بە کوفلەیەکوونێک و خوان دەڵێن ئەتوانن دیلەکانیان ڕزگارکان و ئامانجیان کۆنتترۆلکردنی ئەو کەمپە بووە بەدیلگرتنی گەریلا بووە و ئەگەر بۆیان بکرێ مەسەن بەرپرسی ئەو کەمپە و خەڵکانی تر کە لەو منتیقەیە بوون بەدیلیان بکەن خۆشبەختانە هەر لە یەکەم چرکە ساتە خەسارەتیان بەرکەوت و هەستیان کرد ناتوانن ئەو درێژەش بە ئۆپراسیۆنەکان من بۆیە بە تامی شکستوانێ پاشەخشیان کرد و پاشەخشی خۆیان ڕاگەیان ئەمە سەرکەوتنیشی گەورەیە کە ئەکرێت ئیسtismار کرێ بەکار بێ بەرهەم بێنرێ بۆی کە هێز و توانای تورکان مەهماکان لەسەر و هێز و ئیمکاناتی کوردەوە بێ لەسەر و هێز و ئیمکاناتی گەریلا و خەڵکەوە بێت بەڵام لە ڕووی ئیرادەوانی ئیرادی خەڵک بەرزترە دەنگێک لە ناو تورکیا هەیە کە دژیەوەیە کە سیاسەتی ئۆردوگانە بە تایبەتی سیاسەتی شەرخوازی و چوونە دەرەوە لە سنووری تورکیاوانە من پێم وابێ ئەم دەنگە باڵاترە بێ بەرزترە بێت و هەمووانێک کە نیاری ئۆردوگان بوون جریانەتر دەتوانن ئیسا ڕەخنە لە میدیاکانی خوانەوە ڕەخنە لە سیاسەتی ئۆردوگان بگرن و لە هەمان کاتیشە لە ناوانێ بۆ باکوور ئیرادی خەڵک بەرز دەکاتەوە کە هێز و تۆپخانە و جبەخانەی سەربازی مەرج نییە بێتە زەمانەتی سەرکەوتن بە تایبەتی لەمەی کە ئاخیرا هەموو ئیمکاناتی لە توانە سەربازیەکانی خۆی تیا بە خەرج برد و نەیتوانی سەرکەوتن بەدەست بێنێ بۆی پێم وابێ هەم لە ڕووی معنەویەوە بۆ باکووریەکان بۆ کوردانی باکوور بۆ نارەکانی ئۆردوگان بۆ نیاری دیکتاتۆریەت گرنگە و هەم بۆ ئەو حیزبانشی کە تقریبان تا ڕادەیەک نیاری سیاسەتەکانی ئۆردوگانن ئەتوانن لێ ڕێسفادەی لێ بکەن بەشێکی ئەو قەنەعاتەی لای خەڵکە بۆ کە میدیای تورکی کاریگەرێکی قۆری لەسەر زاکیرە و لەسەر بیرکردنەوەی سەرکردە سیاسیەکانی باشوور هەیە بەداخەوە کەوەیە کە تورکیاتێکی بی ئەتوانی بیکە تورکیا هێزێکی دەوڵەتێکی گەورەی لە ناوچەکە تورکیا بێ ڕازی کرێت تورکیا هەچێکی ویسە بێ لی قبول کرێ یعنی ئەمە بەشێکیەوە ئەوان پێشیان وابوو ئەو مزگەنی کە ئۆردوگان حازری کردهبوو بە دڵنیایی و دەستیەکەوێت ینی ئەم قەنەعاتە خراپە و قەنەعات نەکردنە بە خۆت بەشێکی پەیوەندی بە شێوازی پەروەردەکردن یا ئەو دۆخەوەیە کە لە باشوور ئێستا بڵاوە بێ ئیرادی و بێ ئومێدێکی زۆر هەیە ناو خەڵکە کە ئەمە واکات تا ڕادەیەکی زۆر حیزبەکانی باشوور حیزبە دەستڕۆشتەکانی باشوور بەداخەوەڵێم هەم ملکەج بن هەم هاوکار بن بۆی کە ئەوان خۆیان لە مەترسیەکانی سوپای تورکی و ئۆردوگان و سیاسەتی گوان پارێزن کە ئێمە پێمان وایە هەرچەنە ئەمە ئەگەر شکستێکی
تورکیا بێ لە بەرامبەر گەریلا بەڵام دەستکەوتی گەورەیە بۆ کورد یعنی بتەنها دەستکەوت نییە بۆ گەریلا و بۆ پەکەکە بەم لێکدانەوەی ئەبێ واژ لێ بێن ئەگەر سەرکەوتن وایە سەرکەوتن ناوە بەسەر گەریلا سەرکەوتنەوە بەسەر گەلی کورد و بەسەر ئیرادەی خەڵکە بۆیە کە زەرەری ئەگە سەرکەوتنی بەدەست بێنان زەرەکانی زۆر لەوە زیاترە بووکە خوێنەوەی وای بۆ کرێ کەمە پەکە شکستێنەوە ئەم سەرکەوتنە من ڕەم وایە تووشی غروریشمان نەکا باشە تووشی ئەومان نەکا کە پێمان وابێتتر تورکیا دەست و پێ بەسراوە یا وازی هێناوە یا کۆڵیەوە یا لە شکستێک تامی شکستی کردووە ئەوە سیاسەتێکی زۆر ڕەگەز پەرستانە بێڕەحمانە پەیڕەوەکەن ڕەنگە ئەوان بیلۆ بکەنەوە تۆڵە بە جۆرێکی تر بکەنەوە لە ڕێگای دەست و قاچەکانیانەوەێ بەسن زەربە بۆشێنن لە سەرکردە و کەسایەتی و کەسە دیارەکان نابێت تووشی غرورمان کا بەڵام ئەش بێت ئەمە دڵخۆشمان کات وە بەرهەمی بێنین یا بڵێن ئیسماریکەین بۆەوەی کە ئەگەر ئیرادە هەبێت ئەتوانین بەرخۆدانی گەورە بکەین ئەگەر ئیرادا بێتوانین بەڕێی نەفەسی داگیرکاری بین لە کوردستان من پێم خۆشە لێکدانەوە لەسەر هەرێمی کوردستان بە دوو جۆر کرێ بە یەک جۆر نەکرێ لێکدانەیەک لەسەر ئەوە بێ کە بێدەنگی لە ئاست ئەم پەلاماردانە بێدەنگی نەبووە بێدەنگی حیزبی هەبووە بێدەنگی جەماوەری و جوڤاتی نەبووە و من بۆ خۆم متابعەمە کرد هەندێک لە میدیاکانی دەروی حیزبەکان کاریان لەسەر کردەوە جگەلەوە لە سوسیال میدیا پشتیوانێکی زۆر فراوانی جەماوەری بۆ گەریلا نیشاندرا ئەمانە مانایەوە پشتیوانیەکەیە بەڵام ئەگەر بڵێ میدیایی فەرمی بەڵێ بەداخەوە هەم لە عێراق و هەم لە کوردستان تا ڕادێکی زۆر بێدەنگی کرا وەکۆی کە فرسەت بەم بە تورکیا بۆ ئیشەکانی خۆی بکات و بگەڕێتە دواوە ئێستا لە عێراقا بەعام لە عێراقیش و لە کوردستانیشە حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان تەحویل لە ڕای خەڵکەکەی ناکەن دوو ئاراستی جیاوازەیەوە بەدەلیل ئەوەش کە گلەیەکی زۆر ڕەخنێکی زۆر لەسەر ئەدای حکوومەت هەیە لەسەر ئەدای لایەنە سیاسیەکان هەیە بۆیە من پێم وانییە کە ئێمە هیچ کاتێ بتوانین بەم دۆخەوە بەم شێوازە بیرکردنەوەیە بتوانین هاوتەری بین ینی ڕای کۆمەڵانی خەڵک هاوتەری بێت تەنانەت لەسەر پرسی موچە و لەسەر پرسی چارەسەرکردنی ئەو گرفتانی لە بینی بەغداد و هەرێمان لەوەشە جیاوازی ڕاو بۆ چوون کەوتۆتە بینی ینی شکافێکی گەورە کەوتۆتە بینی خەڵک و بینی دەسەڵاتەوە بۆیە لەما بە دڵنیاییەوە کابێ جیاوازەکە زەخترە لە بەرەوەی کە ئەگەر نەڵێم ئەوان هاوکاریش بوون ئەگەر نەڵێن هاوکاریش بوون بەڵام پیان خۆش بۆ کە تورکیا سەرکەوتوو بێ